وەکو دەزانن هاوکات لەگەر ڕووداوەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی مە هەمومان لە ناو بانگەشە بووین لە سەرەتای ئەو مانگەوە بزات لە مانجی ڕابردوو بوو بە مانجی ڕابردوو لە یەکی ئۆکتۆبەرەوە ڕووداوێک گۆڕەپانی سیاسی تورکیای تەقاندەوە ئەویش کاتێ بینیمان سەرۆکی پارتی نەتەوە پەرستی تورکیا مەهەپا دەوڵەت باخچەلی بە سڵاوێک لە فراکسیۆنی دەم پارتی باسی لە قۆناغیش تازەی گۆڕەپانی سیاسی تورکیا کرد ئەویش کە لای خۆیان هەندێک ناوی دەنێن کە دەستپێکردنەوەی پرۆسەی سیاسی ئەگەرچی هێشتانیش مشتومڕ زۆرە لەسەر ئەوەی کایە ئەو قۆناغا ئەو تەسمیە دەگرێتەوە یان ئەوە تا هەندێک گۆڕانکاری بووە. من دوای قەناعەتی خۆم لەسەر ئەوە دەڵێم واتە دەوڵەت باخچەلی دەست پێشخەری کرد هەردوای ئەویش ڕاوێژکاری ئەردۆگان پشتیوانی ئەو هەنگاوی کرد دەست پێشخەرەکەیوی ئەوە بوو گوتی ئەو سڵاوی من هەر سڵاوی کەسێک نییە لە دەم پارتی بگرە سڵاوی تورکیا و دەوڵەتی تورکیا لە ئێوە دوای ئەوە کۆمەڵێکشت هاتە پێش ئەویش ئەوە بوو کە هەر دەوڵەت باخچەلی باسی لەوە کرد کە ئەوان خوازیاری ئەوەن بەڕێز ئۆزەلان بێت پەرلەمانی تورکیا لە نێو هۆڵی فراکسیۆنی دەم پارتی ڕای بگەنێ کە قۆناغی خەباتی سەگداری پەکەکە کۆتایی هاتووە ئەو نەیگوت قۆناغی ئێمە دەڵێن قۆناغی سەگداری پەکەکە ئەو بزەبت تەسمیەی تیرۆری بەکارهێنا گوتی تیرۆر کۆتایی دێت بۆیە ئەو ڕووداوە مشتومڕی زۆری هەڵگرت هەندێک لای خۆیان ناویان نا قۆناغی تازەی پرۆسەی ئاشتی ئەنجش بەڕاستی بە پێچەوانەوە لێچیانداوە پێیان وا بوو ئەم هەنگاوە لە ژێر کاریگەری دوو فاکتەر بووە فاکتەری یەکەمیان فاکتەری ناوخۆیە فاکتەری دووەمیان فاکتەری دەرەچیە فاکتەرە ناوخۆیەکە پەیوەندی بەوەیە ماوەیە کە مشتومڕی هەڵبژاردننی پێشوەختە لە تورکیا قسە و باسی لەبارەوە دەکرێت کە ئەویش بە ئاراستەی ئەوەی کە ئەردۆگان دەیەوێت لە پۆستی خۆی بمێنێتەوە لە هەڵبژاردننی 2028 بەو پێی کە دەستور ڕێگەی پێنادا بۆ جاری سێم خۆی هەڵبژێرێتەوە وەکو سەرۆک کۆمار دەوێت هەڵبژاردننی پێشوەختە جار بدات هەڵبژاردننی پێشوەختە کۆمەڵێک ئاستەنجی لە بەردەما لەوەی کە ئۆپۆسیۆن دەیەوێت بە تایبەتیش جەهەپا دەڵێ ئەگەر دەتەوێت هەڵبژاردننی پێشوەختە بکەی ئەگەر هەتا مانجی 6 2025 نەیکەی ئەو کاتە ئێمە لەگەرت ناکەین لەگەر ناکەین ناینە ژێرباریەوە هی دووەم بەڕاستی بابەتی هەمواری دەستور هەیە هەمواری دەستوریش یەکچێ لەو خاڵانەیە کە هاوتەریب لەگەر هەڵبژاردننی پێشوەختە قسە و باسی لەبارەوە دەکرێت ئەردۆگان لە دوایین هەڵبژاردن بەڵێنی دابوو کە ئەو خولەی پەرلەمان دەستور هەموار دەکەنەوە بە ڕاستیەوەی مامەعنا کاریگەر و هەژمونی دەستوری سەردەمی ئینقلاب کە ماوە لەسەر دەستوری تورکیا کە ئینقلابی مەبەستی ئینقلابی ساڵی 1970 نایەری بگرە دەستورێکی مەدەنی کە تەواوی تاچی تورکی هەز بە هاوڵاتی بوونی خۆی بکات ئەو دەستورە هەموار دەکاتەوە دەزانن کە هەموارکردنەوەی دەستور هەر سیستەمێکی سیاسی ڕێو شوێنی خۆی هەیە هەموارکردنەوەی دەستوری تورکیا بە دوو ئاراستە دەکرێت مادەی 175 دەستور ئاماژەی بە ڕێو شوێنەکانی هەموارکردنەوەی دەستورە دەمێ لێرەوە بچمە ناو بابەتەکە کە بزانن فاکتەرە ناوخۆیەکە هۆکارە سەرچیەکەیە لەوەی کە ئێستا قسە و باس لەسەر گۆڕانکاری و لەسەر نزیک بوونەوە لە کورد و چارەسەرکردی کورد بکرێت هەموارکردنەوەی دەستور دوو ڕێ شوێنی هەیە چیان ئەوەیە پەرلەمان خۆی بڕیار بدا ئەو دەستورە ئەو خاڵانەی کە پێویست دەکا هەموار بکرێنەوە لەوەشدا بە پێی یاسا بە پێی ئەو مادەی کە ئاماژە پێدا پێویستی بە دەنجی دوو لەسەر سێ لەسەر پێنجە سێ لەسەر پێنجی ئەندامانی پەرلەمانە کە ئەو دەنگە بۆ هێزێک کە بخوازێ دەستور هەموار کاتەوە پێویستی بە سازانێکی یەکجار زۆر هەیە لە نێوان هێزەکانی دەسەڵات بەرەی کۆمار کە ئەکە پەومەها پێەیە بەرەی ئۆپۆزیسیۆن کە ئێستا بە بزات جەهەپە و دەم پارتی و هێزەکانی تریش وەکو ئی پارتی وانە کە
بە دەوری خۆیان سنجیان هەیە لە پەرلەمان بەڵام ئێستا ململانێکە کە تەبینی ئەو دووبەرەیە بەرەی دەسەڵات کە کۆمارە کە پەمەهەپە بەرەی تری ئۆپۆسیۆن کە دەسەڵات دەیەوێت یەکێ لەو باڵی ئۆپۆسیۆن قەنەعەت پێ بکە کە هاوکاری بن بۆ هەمواری دەستور یان جەهەپە یان دەم پارتی لە جەهەپە مەیوز بووە چکە دەزانێت ململانەی ئایندەی لەسەر سەرۆ کۆمار لەگەر جەهەپە دەبێت ئێستا دەزانین کە ڕکابەرە سەرچیەکەی ئەردۆگان لە ناو جەهەپە ئەکرەم ئیمامۆغڵووە کە بە تۆمەتێک سزا دراوە بە 2 ساڵ و 3 مانگ ئەگەر هێشتا دوا بڕیاری دادگا دەرنەچووە بە ئیدانەکردنی بەو تۆمەتەی ئاراستەی کراوە بەڵام دیسانیش ترسی هەیە کە خەڵکی تر لە نێو جەهەپە قید بیتەوە بتوانێت ململانی بکە بە تایبەتیش قسە لەسەر مەسعود هەیباش دەکرێت کە ئێستا سەرۆکی شارەوانی ئەنقەڕەیە کە کاندیدێکی بەهێزی ڕکابەری ئەردۆگان دەکات بۆیە ئەردۆگان ترسی هەیە کە یەک حەقی نەبیت کە خۆی کاندید کاتەوە دوو نەتوانێت دەستور هەموار کاتەوە ئەو کۆسپە لە بەردەم خۆی ئەوە بکە هیچ سێمیشی ئەوەیە کە لە هەڵبژاردننی پێشوەختە مۆفەق نەبی ئەوە فاکتەرە ناوخۆیەکەیە کەوای کردیا مەهەپە ئەکەپە کە زیاتر دەسەڵات و ئەردۆگان دەیەوێت دەوڵەت باخچەلی دەست پێش خەریک بکات بۆ ئەوەی کە مامانە نزیک بێتەوە لە دەم پارتیش بۆی کە ئەو تەزریدەی لەسەر بەڕێز ئۆزەلان هەیە نەیهێڵی فاکتەرە دەرەچیەکە لە زاری ئەردۆگانەوە ئاشکرا بوو ئەردۆگان 2 هەفتە پێش ئێستا دەڵێت گۆڕانکاریەکانی ناوچەکە بە تایبەتی شەڕی غەزا عەرەب ئیسرائیل دیزاینی ناوچەکە دەگۆڕێت دیزاینی ناوچەکە بە ئاراستەی ئەوەی کە ترسیان هەیە لەوەی ئیسرائیل بۆندە نەوەستێت کە هەماسی لاواز کرد ئەزبوڵای نەهێشت بگرا پەلاماری سووریا بدات سووریا داگیر بکات لەوێەوە نەوەستێتەوە بێت بەرەو عراق بێت ئەو ڕێگایی کە خۆیان ناویان ناوە ڕێگای داودی ببێتە ئەلتەرناتیفی ڕێگای گەشە پێدان کە تورکیا و عراق شتی زۆریان لەسەر بینا کردیا یعنی ترس هەیە لەسەر ئەوە بەڕاستی تورکیا زۆر لەوە دەترسێ و نیان شاردەوە لێدوانەکانی هاکان فیدانی ڕزەب تەیب ئەردۆگان لەو بارەوە کەوان ترسیان هەیە لەوە بۆیە دەیانەوێت نزیک بنەوە لە کورد یان ئەوەتە کورد بەکاربێنن بە فەرمی ڕایانگەیاند ئەوان تەزرید لەسەر بەڕێز ئۆزەلان هەڵدەگرن بە مەرزی ئەوەی کە بەڕێز ئۆزەلان بێت لە پەرلەمان ڕای بگەنێت کە ئیتر کۆتایی بە خەباتی سەگداری و بە ئەوەی ناویان ناوە تیرۆر بهێندرێت ئەمە ئەو قومبەلەیە بوو کە لە پەرلەمانی تورکیا تەقیەوە لایەنەکانی تر هەڵوێستیان بوو لایەنی ئۆپۆسیۆن جەهەپە پشتیوانی هەر هەوڵێک دەکات ئەوە بوو لەو سەردانەی کە سەرۆکی جەهەپە بۆ ئامەد کردی لەوێ ڕایگەیان دەڵێ نەکرد دەبێ ئەوە دەبێ ئەو مەرجەی کە ئەکەپە و مەهەپە دایناوە لەسەر ئەوەی کە بە تەنیا ئۆزەلان بە مخاتب وەرگیرێ دەبێ هەما شتیش سەلاحەدین دەمیرتاش بکرێتەوە ینی ئەو پێی وایە ئەمە شتێک کە بەڕاستی مەرجێکی یعنی نابەجێە هەنیە تۆ لەلایەک پێت وایە ئیمراڵی دەرگای بەسەر ئاوەڵا بێ بەڵام زیندانی ئەدەرنا سەلاحەدین دەمیرتاش کە مالعلم سەلاحەدین هەم کە گیراوە هاوسەرۆکی هەدەف بووە هەم پەرلەمانتار بووە هەم سەردەمێک کاندیدی سەرۆک کۆمار بووە ینی ئەگەر ئەو بیەوێت خەڵکێک بە مخاتب وەرگێ ئاسانترە تۆ بچی لە دەرگای زیندانی سەلاحەدین بدەیت کە بۆیە ئەمە گومانێک لەسەرەوە دروست دەکات بۆیە بینیمان سەرۆکی جەهەپە گوتی دەبێت لە تورکیا 20 میلیۆن کورد هەست بۆ بکاکە ئەو وڵاتە وڵاتی ئەوە یعنی ئەوە هەنگاوێکی گرنگ بوو بەڕاستی بە دەسەرەوە دەم پارتی پشتیوانی کرد پشتیوانی هەر هەوڵێکی کرد بەو ئاراستەیە قەندیل لە زاری قەرەیلان هەڵوێستی خۆیان دەربڕی ئەوان گومانیان هەیە بەڵام دیسانیش ئەو پرۆسەیە ڕەت ناکەنەوە ینی ئەوان دەڵێن با ئەکەپە مەهەپە هەوڵ نەدا جارێکی تر میلەتی ئێمە هەر بخەڕەتێنێت ئێمە ئەگەر شتێکی جدی هەبێ بۆ هەر هەنگاوێکی جدی ئێمە وەکو قەندیل ئامادەین بەڕاستی ئەوە بەشێک لە
نیارانی ئەو پرۆسێ مەهاپە ئەکەپە خۆیان زۆر مراهەنیان لەسەرەوە کردبوو کە درز بخەنە نێوان ئیمراڵی قەندیل زیندانی ئەدەرنا بەڵام ئەو هاو هەڵوێستیان شتێکی گرنگ بوو و بۆی بەرامبەرەکەشیان ناچار بکەن ئەگەر بۆ هەر پرۆسەیەکی جدی کورد ئامادەیە هەتا ئێستا شتی تکەی بە دوادا نەهات ئەگەر ئەو ڕووداوەی خۆکوژیەکەی ئەنقەرە ڕوویدا کە دەم پارتی ڕایگەیاندکەوە بەجێ دەرم بۆ کا حکمە دوای خۆی باس بکات نوێکو نوێنەرایەتی دەم پارتی ئەوان پێیان شتێک بوو کە لەو کاتە شتێکی باش نەبوو بەڵام ماوە بزانین کە هەنگانەوی دوای ئەوە چ دەبیت دیداری یەکەم لەگەر بەڕێز ئۆزەلان ئەنجام درا عومەر ئۆزەلان هەم بە سیفەتی برازای هەم وەکو ئەندامی دەم پارتی لە پەرلەمانی تورکیا ئەو دیدارەی کرد من خاڵی ئەرێنی لەو پرۆسەیە لە دوو خاڵ دەبینمەوە بەڕاستی یەکەمیان هەڵگرتنی تەزریدا ئەو گۆشە ژیرەی کە 3 مانگ هیچ هەواڵێک لە بەڕێز ئۆزەلان لە دەرەوە نەبوو نەکەر هەواڵ نەبوو بگرە ئەوانەی وەکو ئێمە کە متابعی ئەو بارودۆخە دەکەن لەلایەنی فەرمی پەکەکە گومان هەبوو کە ڕەوشی تەندروستی و بەڕێز ئۆزەلان بەڕاستی خەبەری خۆشی لەسەر هەبیت ئیتر ئەوە ئەو ئەگەر هەنگاوە درێژەی پێهەبی بێ بدرێ هەڵگرتنی تەزرید بەڕاستی خاڵێکی هەنگاوێکی یەکزار گرنگە هی دووەم ئەوەیە کە تورکیا ناچار بوو بەرەی مەهاپە ئەکەپە ناچار بوو بەڕێز ئۆزەلان بە مخاتبی چارەسەری پرسی کورد ببینێت ئەمەش هەنگاوێکی ئەرێنیە بەڵام بەس نییە دەبێ هەنگاوی تکەی بەدواوە بێت چاوەڕێ دەکەین بزانین لەمە دوایانی ئەوەی دێت چ دەبێت بەڵام ئەوەی کە خسمە ڕوو هەموو ئەو هەڵوێستی هەموو ئەو لایەنانە بوو هەم مبادرەکە لە چی دەستی پێکرد کە من پێم وایە بەش بەڕاستی فاکتەرە دەرەچێکە زیاتر کاریگەری هەیە گۆڕانکاری لە ناوچەکە ڕوو دەدات ئەو گۆڕانکاریانە خەریتەی ناوچەکە دەگۆڕێوەکو ڕەجەب تەیب ئەردۆگان باسی لێوە کردووە شەڕی غەزە بەوەندە ناوەستێت بەوەندە ناوەستێت ئیسرائیل دوای هەڵبژاردننی ئەمریکا دەستی زیاتر ئاوەڵا دەبێت فشارەکانی ناوخۆش پاڵپشتن بۆ ئەو گۆڕانکاریانی یعنی لەسەر ئەوەی دەرەوە فشاری ناوخۆ وەکو باسم کرد جگە لە هەمواری دەستور و هەڵبژاردننی پێشوەختە لە ئێستادا ڕەوشی ئابووری تورکیا هیچ کەس حەسوودی پێنابات تەسەوەر کە من ئەمڕۆ بەراوردم دەکرد بە سەردەمی پێش کودەتای ساڵی هەشتا یەکێک لەو خاڵانێک کە بووە هۆی ئەوەی کە سەرباز مداخەلە بکا و ساڵی هەشتا کودەتا بکا و دەستور پەک بخا و سەرانی ئەو کسای کۆمار و ئەوانە بخاتە زیندان ڕەوشی بەشی هەر زۆری ڕەوشی خراپی ئابووری ئەو سابوو ئەو بینیمان یەکسەر تۆرگۆت ئۆزار کرا وەزیری بازرگانی بۆی کە تۆرگۆت ئۆزار بتوانێت علاقاتێکی باش لەگەر ئەمریکا و نزیک بوونەوە لە بازاری ئەوروپا و ئەوانە دروستکە کە تێداش سەرکەوتوو بوو کە هەر ئەوە شوای کرد بۆ سێ پارتەکەی ئۆزار بێت براوەی ناوپەرلەمانی تورکیا بێ ئەمن ئەو بارودۆخی ئێستا خراپی ئابووری کە ڕۆژانەش پەیوەندی بە ناوخۆی تورکیاوە دەکەین ئەو دۆست و برادرانەمان کە لەوێن بەڕاستی باس لەوە دەکەن لە ئێستادا ڕێژەی هەڵاوسان لەو پەڕی بەرزیە لیرەی تورکی ڕۆژانە لە داتەپینە بێکاری زەریبە تەسەوەر دەکەن زەریبە خراکتە سەر سەمونێک کەسێک کە بێوە سەمون بکرێت دەبێت بچێ فیشەکە وەرگێت ینی فیشەی کڕینی سەمون بۆی بزانێ ئەو شوێنەی سەمونی لێکڕیوە چەندە سوودمەند بۆلەوە یعنی ئێستا بارودۆخێکی یەکزار خراپی ئابووریە ئەوەی برادران تەکلیفیان کرد لەسەر بارودۆخەکەی باشووری کوردستان بە تەکید ئەم بارودۆخە کاریگەری لەسەر باشووری کوردستانیش دەبێت چارەسەرکردنی پرسی کورد لە ڕێگای ئاشتی و یعنی هەر گۆڕان کارێکی تر بە هاوتەریب لەگەر ئەو گۆڕانکاریانەی ناوخۆی تورکیا بە تایبەتیش گۆڕینی دیزایانی ناوچەکە پێویست بۆ دەکا کورد خۆی لۆ ئامادەکە لەبەرەوەی مە لە 100 ساڵی ڕابردوو کە هەر بۆ ئاگاداریتان ئەمڕۆ 100 ساڵ بەسەر دامەزراندنی کۆماری تورکیا تێدەپەڕێت 101 ساڵ ئەو ساڵ ڕۆژیتی میلادی تورکیا کاکاوە میلادی منیشە لەگەر تورکیا لەدایک بوویمە یادی 100 ساڵی دامەزراندنی کۆماری تورکیایە یعنی
پێدەچێ گۆڕانکاری ناوچەکە ئەگەر ئێمە ئامادە بین بۆ ئەو گۆڕانکاریانە لە بەرژەوەندی ئێمە بێچکە بە دەلیلی ئەوەی نیارانی ئێمە زۆر تەنگاو بوونە تینیان بۆ هاتیاوە تورکیا دەبینین ئێران دەبینین کە موشک باران دەکرێت جورەتی ئەوە کات جوابەچی ئەو تۆ بداتەوە ئەمە کاریگەری لەسەر باشووری کوردستان هەیە مخابن ئەمە بۆ گۆڕانکاریەکان وەکو باشوور ئامادەنین خەڵک زۆر شتی بیناکرد بوو لەسەر دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەوەی کە گۆڕانکاری ڕووبدا بەڵام مخابن هێزەکانی ئۆپۆسیۆن لە ئاستی ئەو وەزعە نەبوون مامۆستا مەسعود شایەدیمان بۆ دەدا هەوڵی زۆر دراکە ئۆپۆسیۆن خۆی کۆکاتەوە لایەنی کەم هێزەکانی دەرەوەی پارتی و یەشێتی خۆیان کۆکەنەوە مخابن نەیانتوانی خەڵک هێزی تری دەرەوەی پارتی و یەشێتی بە ئەلتەرناتیف نەزانی قبولی بوو ئەو هەموو ناحەقی و نائەدالەتی و نەبوونی خزمەت و گوزاری 33 ساڵی حکمڕانی کوردی زارشت کە متمانە بۆ دوو هێزە بداتەوە بەڵام دیسانیش توونێلەکە هەندە تاریک نیەم پێم وایە گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی کورد دەشێنەوە ئەگەر خۆمانی دو ئامادەکەین و